ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە بەرنامەی ئاور و ئاوردانەوە و شرۆڤەی هەواڵەکان هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی تەوەرێک تایبەت بکەین بە ئەم باسە. هەر ڕۆژ نییە کە باسێک لەسەر کرێکاران لە ئێران ڕوو نەدات و خەڵکێک سەرقاڵی ئەو باسە نەکات. بۆیە حەزمان کرد لەسەر ئەم بابەتە تۆزێک بوەستین و لەسەری قسە بکەین لەسەر لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکە و بە تایبەتی ئەوەش کە گرنگ بوو بۆ ئێمە حەزمان کرد لەسەری باس بکەین دەستپێکردنی قۆناغی مەدرسەکانەوە قوتابخانەکان کە منداڵان دەچنە مەدرسە و ئەمە خۆی هەزینەیەکی ئیزافەتر دروستەکە بۆ خێزانەکان و بنەماڵەکان و بە تایبەتی بنەماڵەی کرێکاران کە هەر لە حاڵەتی عادی و ئاسایی خۆشیە ناتوانن هەزینەی مانگانە و ڕۆژانەی خێزانەکانیان ئامادە بکەن و لە بەردەستی بناڵەکانی خۆیانە دایبنێن. بۆیە بە تایبەتی لە کاتی دەستپێکردنی مەدرسەکانە ئەمە قورسایی زۆرترێک بۆ ئەو کەسانەی کە کرێکارن دروستەکەوە. ئێمەش ئەوڕۆ داوامان کرد لە کاکسامان ڕیشە ساحب چالاکی بواری کرێکاران کە ئامادە بێنم بەرنامەیە و وەڵامی پرسیارەکانمان بداتەوە. کاکسامان بەخێربێ. زۆر سپاس کاکفازی لەمەنیش سڵاو و ڕزمێ بۆ ئێوە سەرجەم بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتی و هەروەها بە تایبەتی هۆگرانی بەرنامەی ئاور. کاکسامان ئەگەر بەگشتی بۆ سەرەتای بەرنامەکە باسێک لەسەر دۆخی کرێکاران لە ئێران بەگشتی بکەی بۆمان دوایەوە پرسیارەکان. بەڵێ کاتێک کە باس لە کۆمەڵگای کرێکاری ئەکرێت بە حەقیقەت کۆمەڵگایەکی بەتەواو معنایە لە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران. کۆمەڵگایەک لە ژێر 13 ملیۆن نەفەر کرێکاری لەسەر کار. ئەگە بمانەوێت ئاوڕێک لەسەر خودی بارودۆخی کرێکاران بدەین، چینی کرێکاری یا کۆمەڵگای کرێکاری یا مەسەلەی کرێکاری هەموو ڕۆژێ مەسەلەیەکی ئەکتیڤە، هەموو ڕۆژێ مانشێتی هەموو ڕاگەیاندنەکان دنیا مەجازیە. ئێمە هەموو ڕۆژێ هەواڵەکان ڕاپۆرتەکان لەسەر ئەو کۆمەڵگایە بیستین. بۆیە کۆمەڵگای کرێکاری گرێتراوە بە خودی بارودۆخی حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێران. یعنی پێشتر بەر لەوە دەبێت ئەمە ئاوردانوێک یا باسێک لەسەر خودی بارودۆخی ئێستاکەی حکوومەتی ئیسلامی ئێران بکەین کە بینین کۆماری ئیسلامی ئێران ئێستاکە لە بارودۆخێکی زۆر قەیراناوی تووشی هاتووە لە هەموو لایەکۆ فشارەکان گوشارەکان لەسەرەتی چ لە ناوخۆیی گوشارەکانی دەرەکی و ئێستاکە بە گشتی کۆماری ئیسلامی دەیهەوێت بە دیپلۆماسیەکی تەشریفاتی لە دەروی وڵات بیهەوێت کە بەشێک لەو بۆشایانە کە ناو خودی حاکمیەتەکەی هەیە ئەوانە پڕ بکات و بەڵام ئەبینرێت کەوانە فەقە شتێکی فورمالیتە و فەرمایشیەکە ناکرێت. حکوومەتێکی کامڵەن بوحرانی، اقتصادی کامڵەن فەلەج، داڕمانێکی ئابووری بە تەواو معنای ئێرانی گردێتەوە، هەژاری و بێکاریکی لە ڕادە بەدەر کۆمەڵگای گردێتەوە و ئێمە ڕۆژانە ئەبیستین کە بەگشتی فشار و گوشارێک لەلایەن خەڵکۆ زیاتر بووە. بەڵام کۆماری ئیسلامی قاتم بۆ دەمکردن یا بێدەنگکردنی ئەو داخوازیانە ئەویستانە دێت کۆمەڵە کەرەسە بەکارەبات کە دەتوانێت لە گەورەترین کەرەسەکان کە بەکاریە بات ڕوو بە بزوتنەوەی کرێکاری و چالاکانی کرێکاریە کە ئەوان هەمیشە هەموو کار بزوتنەوەی کرێکاری چالاکان و هەڵسوڕاوانی وەکو پێشڕەوانی بزوتنەوەی کۆمەڵاتەکان لە ئێران پێشڕەو بوون. بۆیە بەگشتیەوە خودی حکوومەتی کۆماری ئیسلامی تووشی بوحرانێکی زۆر گەورە هاتە لە بواری سیاسی، بواری ئابووری و بواری کۆمەڵایەتیش. لەم لاشو ئەگەر چینە سەر خودی بارودۆخی ئێستاکەی چینی کرێکار، چینێکی کامڵەن کەم داهات، چینێکی بێوەڵام بەڕاستی بێوەڵامە لەو حاکمیەتە. ئەمە بینین ڕۆژ بە ڕۆژ کارگە و کارخانەکان لە کۆماری ئیسلامی داخرێت، کرێکاران لەسەر کار دەرەکرێن، بێکاریکی لە ڕادە بەدەر زیاد بووە. دوایەوە بیمە کۆمەڵاتەکان لە کۆماری ئیسلامی نەماوە، قەراردادی کاری زۆر بووە، خاوەنکار دەتوانێت بە حەز و ویستی خۆی کرێکار لەسەر کار لا ببات، چونکە هیچ قەراردادێک یا شتێک لە بینی خاوەنکار و کرێکار نییە. سندیکای کرێکارێکی ئۆتۆ لە ئێران بوونی نییە بۆ کرێکاران. بۆیە هەموو ئەمانە بۆشایەکە لە خودی بزوتنەوەکەی کرێکاری لە ئێران. ئەتوانی باسێک لەسەر دەست بەسەرکردن و گرتنی چالاکان و هەڵسوڕاوان و خودی ئەسان ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری کە لێران. باشە پێشەوەی بچینە سەرەوە بابەتانە ئاماژە بە خاڵێک حەزم کرد لەسەرەوە تۆزێک بوەستین و ئەوەش باسی کۆماری ئیسلامیت کرد.
زۆر کەس دانیشتبوون بە هیوای خۆیان دانابوو بۆ ئەو ڕۆژەی کە کۆماری ئیسلامی لەگەڵ وڵاتانی زەلهێز و بە تایبەتی پێنجزەدەیەک ڕێک بکەوێ و وەزیەتی کۆمەلگای ئێران بەگشتی و بە تایبەتی کرێکاران لەبەرەوەی کە بڕێک پارێ لەوانەیە بگەڕێتەوە نێو کۆمەلگا بۆ ژانەوەیەک دروست ببێ تا چەند توانێن بەو هیوای خۆیان بکەن. بڵێ دیارە خەڵکانیان زۆر بەو هیوا بوون کە بەو ڕێکەوتنە تەشریفاتیە کە کۆماری ئیسلامی لەگە وڵاتانی ئوروپای ڕۆژاوای کردی بتوانێت کرانەوەیەک لەناو حاکمیەت یان لەناو وڵات بکرێتەوە خەڵک بتوانێت بە ڕەفاهەتێکی زیاتر بگات. بەڵام بە پێچاوان هەتا ئێستا ئێمە شتێکی ئەوتۆمان نەدیوە. ئەوش بە حکمیەوە کە خودی ڕانخۆری لە ڕادەبەدەری حاکمانی سیاسی کۆماری ئیسلامی ئێران و ئەو قەرزانە کە هەیە لە دەروی وڵات کۆماری ئیسلامی قەرزارە هێشتا بە قەولی معروفەڵی نهاتووە خەزانی خودی حکوومەت یا حاکمیەت کە بتوانێت ڕێزگەکان باس کات و خەڵک بە ڕەفاهەتێ بگا. بۆیە تا ئێستا ئێمە شتێکی ئۆتۆمان نەدیوە و ئەوەش ماوەیەکی بەسەرچێت ماوەکەش ئەوەیە کە ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بین کە کۆماری ئیسلامی چنە پابەند دەبێت بەسەر خودی ڕێکەوتنامەکە تا چ حەدی ئەوە بەرەو پێش ببات. ئەوە ئێستا زۆر چاوەڕوانیوە ناکرێت بەڵام بەگشتی دیارە ئەوە کاریگەری ڕاستەوخۆی ئەبێت لەسەر کۆمەلگا بەگشتی بەڵام لەسەر خودی کە بین باسەکەمان لەسەر کۆمەلگای کرێکاریە ناتوانێت کاریگەریش ئەوتو لەسەر خودی کۆمەلگای کرێکاری بێت. بۆیە بە حکمەوە کە کۆمەلگای کرێکاری لە هێڵی سوور ئەولاتریشی بزاندووە لەسەر هەژاری لەسەر فەقر و فەلاکەت. بۆیە بڕێک سەختە ئێمە پێشبینی ئەوەکەین کە بتوانێت ئەو ئاپلوقە ئابوووریانی کە لەسەر کۆماری ئیسلامی لا ببرێت ئەو پوڵانێکە هەیە ئەوانە بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت و بتوانێت ئاڵوگۆرێک لەناو بژێوی ژیان و کۆمەلگا پێک بێنێ. بەڕێک زەحمەتە کاکسەمان ئەو بڕەپارەیە کە بکوێتە دەستی کەسێک کە بەرپرسە لە نێو ماڵەکە بۆ ئەوەی پارە خەرجەکات یان ئەو پارەیە کە ئەبێ ژیانێکی ڕۆژانە بەڕێ بکرێت لە نێو خێزانێکە ئەوە چەندەوە لە چەند جیاوازی هەیە لەگەڵ ئەو پارەیەکەوە دەست کرێکارانەکەوێت چەندێک جیاوازی هەیە ئایا تعادلێک ئایا باڵانسێک هەیە و ئەتوانن خێزانەکانیان بەڕێ بکەن خەرجەکەی. بڵێ پرسیارێکی زۆر مهمە کاک فازیل نەخێر هیچ باڵانسێک لەو بێنا نییە. ئێوە حساب بکەن ئێستا حەقدەسی چینی کرێکارێکە وەک کرێکاری بیناسی نە کرێکارایکی مەیدانی حەقدەسەکەی لە مانگە 712,000 تمەنە لە مانگێکە. تۆ حساب بکەن لە شارێکی وەکو شارێک و کەلان شارە گەورەکان لە تاران کرێکارێکە مانگی 712,000 تمەن حقوقی ماگانەیەتی لەوێ نەهایەتەن بتوانێت ئەگەر کرێنشین بێ ماڵە بگرێ حەدیقل لانیکەم دەبێت مانگی 500,000 تمەن فقط پوڵی کرێماڵەکەی بە لەم لاوە ئەو کرێکارە بنەماڵی هەیە شتێکیان هەیە بەناو خۆیان کە پێژن سەبەتی خانوادە ئەوان کە هەڵسەنگانەیەکەن بتوانن حەق دەستەکە دیاریکەن بە پێی هەڵاوسان ئەوان دیاریەکەن و بەپێی ئەو سەبەتی کالەی خانوادەکان کە کرێکارێکی بنەماڵێکی کرێکاری لە مانگە چنێ ئەتوانێت تێچووی ماگانەکان چەنە بێ بەڵام نەخێر هیچ باڵانسێک لەو بێنان نییە ینی خودی حەقدەسەکە بە حەدێکەمە کە جواببووی هیچ وەڵامێک و هیچ پێداویستێکی ڕۆژانەی چینی کرێکار نیە بە حەقیقەت ینی جیاوازیەکی زۆری هەیە لە بین خودی ئەو حەقدەسانێکە مەسەلەن تۆ حسابیکەی مامۆستایەکی زانکۆ وەریەگرێت یا مەسەلەن دکتۆری یا مهندسی وەری بگرێت ینی ئەو تەزاتە زۆرە یەکجار زۆرە. باش ئەو لیژنەیە کە دادەنیشن و حقوق دیاریەکەن بۆ وێنە بۆ ئەو ساڵ دیاریان کردووە 712,000 لەگەڵ تەوەڕم و هەڵاوسان چەندێک یەکەگرن ئایا هەمخانێکیان هەیە بە یەکەوە یانە ئەوە بەجیایە؟ ئەوەی کە ساڵانە ئێمە بینیم بەر لە دەستپێکی ساڵی تازەی نوێی هەتاوی شۆڕای باڵای کار لە کۆماری ئیسلامی کە شۆڕاکی فورمالیتێ ئەوگوخانی کاریگەرکە هەیە لە ئێران ئەمانە دانیشن پێش ساڵی تازە بە پێی ئەو قسانی خۆیان بە پێی نرخی هەڵاوسان گرانی شتومەک دانیشن لانی کەمێکی حەقدەست دیارێکە بۆ چینی کرێکار یعنی تۆ هەموو ساڵی پار حەقدەسی کرێکارە 620,000 بوو ئەمساڵ بۆ ساڵی 94 712,000 بوو لە حاڵێکە کە خۆتی یەکێ لە بەرپرسانی شۆڕای عالی کار کە باسی کردووە دەڵێت تێچوو یەک مانگی هەر بنەماڵێکی کرێکاری تۆ ژیانێکی نۆرماڵت بێ نزیکی 3,200,000 تمەنە ینی بە چەند قات ئەمانە جیاوازیان هەیە ینی ئەو لانین کەمی حەقدەسە کە دیاری کراوە بۆ بنەماڵێکی کرێکاری بە هیچ جۆرێک لەگەڵ ئەو هەڵاوسانەی کە هەیە لە ناوخودی وڵات هیچ باڵانسێکی نییە بەڕاستی ینی ناتوانێت جوابگو پێداویستیەکان بێت بە تەواوی ئەوانەشەوە ئەو زەختەی کە کرێتە سەر چینی کرێکات
ئەوەی کە ئاماژەشت پێکرد لە هەموو بوارەکانەوە بە تایبەتی ئێمە بینیمان ئەم چەند ماوەی پێش ئێستا بوو شارۆخی زمانی لە زیندان کوژرا. ئەو زەختە لەسەر چییە؟ ئایا امتیازێکیان پیان داوە کە لەو لایشەوە ئاوها زەختێکەکەنە سەریان؟ بەڵێ کاک فازیل هەموو کات بە درێژای ئەم چەندەی حاکمیەتی کۆماری ئیسلامی لە ئێران خودی بزوتنەوەی کرێکاری کە من لە جوای پرسیاتی باسم کرد یەکێک لە بزوتنەوە زیینیەکانی کۆمەلگای ئێرانە، ینی کاریگەری هەیە بەڕاستی لەسەر ئەو ڕۆتی بزوتنەوە عەداڵەتخوازیەکە لە کۆمەلگا حاکمەوە بوونی هەیە. هەموو کاتیشی کۆماری ئیسلامی بە چاوێکی کامڵەن ئەمنیەتی سەیری چالاکان و هەڵسوڵەوانی بزوتنەوەی کرێکاریەکات. ینی تو ئەگەر حەساب بکەی داخوازیەکانی کۆمەلگای کرێکاری چییە؟ هەنی وەکو هەر تاکی کە مافی ئەوە هەیە کۆمەڵک پێداویستی ڕۆژانەی خۆیەتی کە داوایەکە، بەڵام کۆماری ئیسلامی ئەوەش بە چاوی ئەمنیەتی سەیرەکان. یعنی ئێمە ڕۆژ نییە شاهدی ئەوە نەبین کە چالەکانی کرێکاری دەست بەسەر دەکرێن گوشار بۆ سەر چالەکانی کرێکاریە لەسەر زیندان تەنانەت. ئێمە هەر لە ماوەی ڕۆژانی پێشوو یەکێک شارۆخی زمانی یەکێک لە هەڵسوڕاوان و ڕەنگە بڵێم لە ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری لە زیندان ڕزای شەر بە شێوەیەکی کامڵەن گوماناوی جانی لەدەستدا. نمونەی واش پێشووتر بووە. ئێمە ساڵی 92 لە زیندانی هەمان زیندانی ڕزای شەر ئەفشینی ئوسانلومان بوو کە برای منسووری ئوسانلووە یەکێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری و لە شرکەتی واحدڕانی و بزڕانی تاران بوو. ئەویش هەر بە هەمان شێوتیان جەڵدەی دڵ لێداوە، بەڵام دواتر کە تاقیقاتی کرا و پزیشکی یاسایی وەڵامی داوتیان جەڵدەی دڵ بووە، بەڵام بەڕاستی ئەوش هەر بۆ شێوەیە لە زیندان بێ بڵێ کوشتیان. بۆیە هەموو کات کۆماری ئیسلامی بە شەمێکی ئەمنیەتی سەیری چالاکان و بزوتنەوەی کرێکاریەکان. ئێستاش وایە هەر لە ماوەی ڕۆژانی ڕابردوو ئێمە حکمی 9 ساڵ زیندان داسپا بەسەر مەحموود ساڵحیەکە لە هەسوڕاوان و بزوتنەوەی کرێکاری لە کوردستان، یا لە نێشەکەری حوتەبا علی نەجاتی ئەوش یەکێک لە ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری هەسوڕاوانی بزوتنەوەی کرێکاریە، یا هەروەتر لەم لاشەوانی کە لە زیندانن ڕزای شەهابی کە خۆی جزئی ئەندامانی سندیکای ئۆتۆبوسڕانی تاران و حومەیە لە شاری تاران ئێستا لە زیندانە، بەڵام لە بواری بارودۆخی جەستەیی زۆر بارودۆخی زۆر خراپی هەیە، بەڵام گوشارەکان بۆ سەر ئەویش لە ڕادە بەدەر و زیاتر بووە. هەموو پەیوەندەکانی ئەو لەگەڵ بنەماڵی لەگەڵ دەرەوە هەمووی ئەوانە قەتیان کردووە و هیچ پەیوەندێکی نەماوە لەم زیندان بۆ ئەو زیندان، لەم خەستەخانە بۆ ئەو خەستەخانە. بۆیە بەگشتی دەتوانێت بڵێم کە کۆماری ئیسلامی ترس و دڵڕاوکێکی زۆری هەیە لەسەر هەڵسوڕاوان و خوتی بزوتنەوەی کرێکاری. بۆچی هەیەی بزوتنەوەی کرێکاری هەورەکەوتە بزوتنەوەیەکە کە ئەکتیڤە هەموو ڕۆژێ و هەموو ڕۆژێ ئەو داواکاری داخوازیەکانی خۆیەتی ڕۆژانە. بۆیە کۆماری ئیسلامی تەنانەت ئەوە بەرچاوتەنگە لە چکولەترین پێداویستەکانی ئەوان چاوپۆشیەکە، ینی ئەوەشیان پێڕەوا نابینە بە حقیقت. ئابم شێوەیە کە ئاماژت پێکرد چالاکی یان بزوتنەوەی کرێکاری هەیە لە نێو ئێران لە هەموو بەشەکانیدا. ئایا ئەتوانەرێ هاوسەنگیەک یان پەیوەندیەک لە نێوان ئەوان و بەشەکانی تری کۆمەلگا وەکو مامۆستایان معلمان یان بەشەکانی تر بتوانن وەکو زنجیرەیەک پەیوەندیان هەبێ لەگەڵێکە؟ ئایا لە ئاسیەکە هەن هەمویان کە نزیک ببنەوە لە یەک؟ بڵێ بێگومان هەیەی، بێگومان هەموو بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە ناو هەر وڵاتێک فەر ناکە، بەڵام بە تایبەتی لە ئێران هەمویان دەتوانن کاریگەریان بێت و پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ یەکترین هەیە. بۆیە هەمووی مەبنا و ئەساسی هەموو ئەو بزوتنەوانە بەگشتی کە بڵێن دابینکردنێکی حکوومەتێکی عەداڵەتخوازیە، ینی بەگشتی چ لە بزوتنەوەی مامۆستایان، بزوتنەوەی خوێندکاران، بزوتنەوەی ژنان، هەمووی ئەمانە داخواز و داواکاری مەجموعەیەک، مەسەلەن داواکاری وەکو چی دابینکردنی کۆمەڵێک نەهاد و ئەنجومەن و سنفی کرێکاران یا ئەنجومەنی سنفی مامۆستایان یا خوێندکاران. بۆیە هەمویان کۆمەڵێک وەتی تەشابوویان هەیە بێکۆ لە ڕاستەیەک ئەتوانن پەیوەندیشیان هەیە، بەڵام وەکو پێشڕەوتر دەتوانین بڵێن کە بزوتنەوەی کرێکاری پێشڕەوترە لەو بوارەوە، هەرچەند کە زەخت و گوشارێکی زۆریشی لەسرە. بۆیە دەتوانین هەواهەنگی زیاتریان لە نێوان یەکترین هەیە هەموو بزوتنەوەکان بەعام، چ ژنان، چ کرێکاران، چ خوێندگاران، چ مامۆستایان، و دەتوانن لەو ئاراستەیە کە بۆ خۆیان دیاری کردووە تەنانەت بتوانن کاری هاوبەشیش بکەن بێکەوە. بەڵێ هەیەە. وەکو دوایین پرسیار ئاماژەیەکت بە ڕێژەی کرێکاران لە ئێران کرد لە سەرەتاوە. ئەگەر جارێکی تر دووپاتی کردومان و بزانین ئەتوانن ینی سنگیان ئەوەنە هەیە کە یان قورساییان ئەوەنە هەیە کە بتوانن کۆمەلگای ئێران بەرەو ئاراستەیەک ببن و جەهەتێکی پێ بدەن؟ بڵێ هەروەکە ئاماژەشمان پێکرد لە سەرەتایی باسەکەمانەوە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی کرێکاریە، جامایەکی کرێکاریە، بەڵام ئەوەشی کە لە ئامارەکان ئێمە ئەیبینین هەرچەند کە ئامارەکان زۆر ئامارێکی شەفاف و دروست نییە، بەڵام کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی 13 ملیۆن نەفەری کرێکاریە،
ینی 13 ملیۆن نەفەر کرێکاری ئەتوانێت کاریگەریەکی زۆری بێت لەسەر کۆمەڵگا و بەڕاستی بوشێتی هەمیشە بزوتنەوەی کرێکاری. بۆیە بزوتنەوەی کرێکاری بەداخەوە بەهۆی نەبوونی کۆمەڵێک سەندیکای سەربەخۆی کرێکاری، نەبوونی لە زیندانبوون و دەست بەسەرکردنی ڕێبەرانی بزوتنەوەکە ڕەنگە بزوتنەوەکە تۆزێک کەم و کۆڕی پێوە دیار بێت، بەڵام ئەوش کامڵان تەبیعیە بە حکمی ئەو هەموو گوشارێکە لەسەر ئەو بزوتنەوە هەیە. بۆیە کۆمەلگای کرێکاری و ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری دەتوانین کاریگەریان هەبێت لەسەر حەسەن حاکمیەتی ئەو وڵاتە، دەتوانن بۆ داهاتوو کاریگەریان بێ. وان هەمیشە تێچوو زۆریشان داوە لەم ڕێگا. ئەوەمەکە ئێشارە ئاماژەمان پێکرد تۆ کۆماری ئیسلامی دێ بە شێوەیەکی کام بەڵام گوماناوی یەکێک لە ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری لە زیندان ئەکوژێت، واقعەتێکە. ئەو ترس و دڕەوەکەیە کە کۆماری ئیسلامی هەیەی لەسەر خودی بزوتنەوەی کرێکاریش بە دەتوانین گرێ بدێن و بە سەرەتای پرسیارەکە کردمان بە حکمی ئەو بارودۆخەی کە کۆماری ئیسلامی ئێستا تووشی بووە، ئەو بوحرانی داخلی کە تووشی بووە، گوشارەکان لە ناوخۆ لە دەروی وڵات اختلافاتی دەرون حاکمیەتی کۆماری ئیسلامی بەیەکەوە، ینی ئەو تەقەدۆزگرایی کە زاران بوون ناو کۆماری ئیسلامی ئێستا ئەوە نەماوە. بۆیە کۆماری ئیسلامی بە هەر جۆر حرەکەتێک جوڵەیەکی چالاکان و هەسوڕەوانی بزوتنەوەی کرێکاری پێی دەشڵەژێت. بۆیە کۆمەلگای کرێکاری کۆمەلگایکی هەتا کۆمەلگای ئێران حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێران هەتا سەر ئێسقان حاکمیەتێکی دژە کرێکاریە، زۆر دژە کرێکاریە و بزوتنەوەی کرێکاری و هەڵسوڕاوان و چالاکانی ئەو بزوتنەوەش هەتا ئێستا کاریگەریان زۆر بووە لەسەر بەرەو پێشبردننی خودی بزوتنەوەکە و حتا لە جۆری حاکمیەتی ئەو وڵاتێش. بۆیە دەتوانێت بزوتنەوەی کرێکاری ئەگەر باڵپشتی زیاتری جیهانی ببێت، سەندیکای سەربەخۆی ببێت، ئەنجومەن و سەنفیەکانی خۆی ببێت، کاک فازیل دانانی مەسەلەن سەندیکایەکی خەبازان لە شاری مەسەلەن بێژین بانە بۆ کۆماری ئیسلامی و کوواوای تۆ بێژیەوە کۆماری ئیسلامی ترسی لەوە هەیە کە وڵاتەکەی تێک بچێت، سەندیکایەکی سەربەخۆی ببێت. فقط بۆ چیە سەندیکاکە؟ بۆ ئەگە کرێکاری لەسەر کات دەلاوان خاوەنکار و دەرەکرێت یا پێداویستیشیە یا حقدەسێکی دیاری ناکرێت بچێت بۆیە بتوانێت لەوێ سکاڵایەک لەسەر خاوەنکار تۆمار بکات، بەڵام کۆماری ئیسلامی ئەوە لەسەر خۆی ئەبینێت، بۆیە پیرەوە نابینێت. بەڵام بەگشتی کۆمەلگای کرێکاری ئێستا پێویستی بە باڵپشتێکی زیاتری جیهانی هەیە، دەبێت کاری زیاتری بۆ بکرێت لە ڕێڕاگەاندنەکان لە دنیای مەجازی و هەروەها NGOەکان یا بەگشتی کە بڵێم نەهادای گەورەی مافی مرۆڤ ئەوانە بتوانن مەسایلی کرێکاری پوشش بدەن، بەرگریکردن لە داخوازیەکانی چینی کرێکار، بتوان لە دەری وڵات ئەکسیۆنیان بۆ ڕێبخەن و حمایەتێکی دوورا دووریش بکەن، دەتوانێت کاریگەری زۆر بێت و بتوانێت کۆمەلگای کرێکاریش بۆ کۆمەڵێک داخوازی و داواکاری خۆی هەیە بگات. زۆر سپاس سامان ڕیشە ساحب شارەزای لە بواری کرێکاران کە ئامادە بووی لەم بەرنامە. زۆر سپاس بۆیش، سپاس بۆ هاوکارانتان. سپاس لێوەش کە هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون و هەتا بەرنامەیەکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە.